بەردەوام بەرپرسان یاخۆت کاندیدەکان یاخۆت ئەوانەی کە لەم پرۆسەی هەڵبژاردنە بەشدارن داواکەن کە هاوڵاتیان بەشداری لە پرۆسەی دەنگدانا بکەن. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیامەکەی کە بڵاوی کردەوە داوا لە هاوڵاتیان دەکات کە دەنگی خۆتان مەسووتێنن بەشدار بن لەم هەڵبژاردنە کاریگەر و لەم هەڵبژاردە گرنگەیان بڕۆ دەنگ بە بەڵام دەنگ بە کێ ئەیت ئەمەیان ئازادی دەنگ بەو لایەنە ئەیت کە کێ شەڕت بۆکە کێ داوای مافت بۆکە کێ لەسەر حەق و حقوقەکانت بەردەوام بەڵێ پێگەی بەهێزە بڕۆ دەنگ بە باز دەنگەکە و نەسووتە لە بەرەوەی گرنگە بۆیە بەشداریکردنی هاوڵاتیانی کوردستان لەم پرۆسی هەڵبژاردنەیە بەڕاستی گرنگە و وەجێی بایەخە بۆیە هەتاکو هاوڵاتیان بەشداری بکەن پێگەی کورد بەهێزە بێت هەتاکو هاوڵاتیان بەشداری بکەن نوێنەرانی کورد دەتوانن داوای ماف و امتیازەکانی گەلی کورد بکەن جا ئێستا لەگەڵ میوانەکەمانە بەڕێز کاک محەممەد نەسرەدین کادری پێشکەوتوو یەکێتی باز لەواکەیم بزانین بۆچی گرنگە هاوڵاتی بەشداری بکات بۆچی ئەبێت لەم هەڵبژاردنانەدا وەکو مافێکی چارەی خۆنووسین سێر بکرێ وەکو ئەوە سێر بکرێکە ئەمە ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقیە کە ئەبێ وەکو کورد بەشداری لەم پرۆسەیە بکەین و دەنگی خۆمان بین بەو لایەنەوەخت بۆ کاندیدەیکە خۆمان مەبەستمانەوە خۆمان هەڵێ بژێرین کاک محەممەد سڵاوە لێبێت و بانیت باش هیوادارم زۆر باش بیت ینی با هەر یەکسەر بەوە دەست پێ بکەین بەڕاست بۆچی گرنگە ینی بەشداری لەم هەڵبژاردنەیە بکەین بۆچی گرنگە بەشدار بین لەوەی کە دەنگ بین ینی هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە پێشەکی بەیانی ئێوە بینەرانی کەناڵی کورسات باش دیارە زۆر گرنگە ئێمە هەموو کاتێ دەڕوانی هەڵبژاردن کە پرۆسەیەکی گرنگە بۆ سەرجەم عێراق دیارە گرنگجی پرۆسەکە بۆ شاری کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێم زیاتر لەوەی کەوا ئێستا لە ناو هەرێمە هەیە یعنی ڕاستە دەنگدان و دیاریکردنی کاندید و نوێنەری باش بۆ پەرلەمانی عێراق ئەوە هەنگاوێکە بۆ ئەوەی بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی هەرێمی کوردستان ئێمە باش دەزانین ئێستا هەموو لەو حەقیقەتە گەیشتن کە چارەسەری سەرجەم کێشەکانی هەرێم لە بەغدایە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەش پێویستیمان بەوەیەکەوە باشترین و چاکترینی نوێنەر بنێن بۆ پەرلەمانی عێراق و بتوانن بەو ئاراستەیە کارکەن کە چارەسەری کێشەکانمان لە بەغدا و لەگەڵ بەغدا چارەسەری ئەو کێشانە بکەن ئەوەی کە بەلای ئێمەوە لە کەرکووکە زۆر گرنگە بۆ دەنگدان گرنگە یاخود بۆ ئێمە ئەم جارە لە کەرکووک پێشبینیەکانمان بەو ئاراستەیە کە ڕێژەیەکی یعنی باشترین و زۆرترینی ڕێژەی دەنگدەری کوردمان دەبێ لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە بەشدار بن لە هەڵبژاردن بۆ ئەم خولەی هەڵبژاردن پێمان وایە هۆکاری سەرەکی کە پێشبینیەکانمان بۆیە ڕێژەی بەشداری کورد زۆر بەرز دەبێتەوە لەم هەڵبژاردنە لە شاری کەرکووک ئەوەیە گەڕانەوەی باوەڕ و متمانە لە لای کوردی کەرکووک بەمانەوە لە شاری کەرکووک یعنی دووبارە گەڕانەوەی متمانە بەوە و باوەڕ لای کوردی کەرکووک بەوەی کە بەڵێ دەتوانێت لە شاری کەرکووک بمێنێ و بەڵێ دەتوانێت لە شاری کەرکووکەوە بە دەنگەکەی ئەم جارە شەڕی جێرانەوەی دەسەڵات و شەڕی جێرانەوەی مافەکانی بکات لە ناو شاری کەرکووک دیارە هۆکاری سەرەکی کەوا دەکات ئەو متمانە و باوەڕە لای دەنگدەری کورد لە شاری کەرکووکە دروست بێ پێم وایە ئێمە لە شاری کەرکووکە دوای 16 ئۆکتۆبەر تووشی دوو جۆر لە بیرکردنەوە بڕیاری سیاسی بوون لەو ناوچانە لایەنێکی سیاسی بڕیاری سیاسی ئەوە بوو کە دەبێ شاری کەرکووک چۆڵکەین لایەنە سیاسەکان کەرکووک چۆڵکەن و ڕێخۆشکرێ بۆی خەڵکی کەرکووک شارەکە چۆڵکاک بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانش ئەوە بوو مانەوە لەگە خەڵکی کەرکووک و چارەنووسی یەکێتی و چارەنووسی خەڵکی کەرکووک بەیەکەوە بن لە ناو کەرکووک هەوڵدەین باری خواری کورد ڕاستەوەکەین و بە ئیرادەی تێکەڵاوی لایەنە سیاسەکان و کەرکووچەکان بتوانین ئەو بارە ڕاستکەینەوە پێم وایە لە ماوەی ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە سەرکەوتوو بوو کە ئەو باوەڕ بەڵێ عەفو کاک محەممەد لە ماوەکانی ڕابردووشتا ئەومان بینیوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و کەرکووک هەمیشە دوانەیەکی لێکدانەبڕابوون هەروەها جگەلەوە کەرکووک بە شاری پێکەوە ژیان ناسراوە کە چەندین ئاین و بەسە بوو کە مەنەتاوایەکانی تیادەژین لە ئەزمموی سەرۆک مامجەلالدا بە ڕەحمەت بێبینیومانەکە سەرۆک مامجەلال هەمیشە کار و خزمەتی کردو بۆ بابەتی پێکەوە ژیان و هەروە خزمەتێکی زۆر بە کە مەنەتاوایەکان و ئاینەکان و دیانەتەکانی ترکە لە شاری کەرکووکدا دەژین تا چەند بەشداریکردن لەم پرۆسەی دەنگدانەدا خزمەتکردنی باشتر هەروەها بابەتی پێکەوە ژیان بەهێزتر دەکات لە کەرکووکدا
دیارە من پێم هەم پەیامی ڕەوانشاد مامجلال و هەم کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووە لە دوای ڕفراندۆم لەسەر چەند تەوەرێ بووە کە ئەمڕۆ هەموو چاوەڕێ دەکەین بەرهەمەکەی بچینەوە. یەکەمیان ئەوەی کە لای خەڵکی کەرکووک متمانەیەک دروست بێکە حیزبی سیاسی و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە تووشی شکست هات کورد لە جێیەکە سەرکردایەتی سیاسی کورد لەو ناوچەیە بەجێ ناهێنێ لەبەرەوەی یعنی تەجروبەیەکی زۆرتاڵ بوو 16 ئۆکتۆبەر یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کەشانی دایە بەری و لەگەڵ خەڵکی کەرکووک مایەوە من پێم وایە ئەوە سەرەتایی دروستبوونی متمانە بوو دووبارە بنیاتنانی متمانە لە بینی حزبی سیاسی و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ جەماوەری دەنگدەر و جەماوەری کوردی شاری کەرکووک بەوەی لەژێر هیچ بارودۆخێکە کوردی شاری کەرکووک بەجێنانی دیارە ئەم هەنگاوە بەڕاستی سەرکردایەتی سیاسی لە سەری دەسەڵاتی لوتکەی دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان تا خوارەوە لەسەر ئەمە کاریان کرد بۆیە دەبینی لە هەندێک پرسی چارە نووساز هەموو سەرکردایەتی یەکێتی و خودی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانش بۆ پرسێکی گرنگی وەکو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە شاری کەرکووک خۆی سەرپەرشتی بانگەشەی دەکرد. ئەم هەنگاوانە پێم وایە هەنگاوی گەورە بوون بۆ ئەوەی متمانە بۆ خەڵکی کەرکووک بجێڕێتەوە کە یەکەم لە هیچ بارودۆخێکە یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووک و کەرکووکەکان بەجێ نایەلێ و دووبارەش متمانە بۆ کوردی کەرکووک بجێڕێتەوە کە بەڵێ ئێمە دەتوانین لە ڕێگای دەنگدان لە ڕێگای پێکەوەژیان لەگەڵ پێکهاتەکان دەتوانین دەسەڵاتەکانمان بجێڕینەوە دەتوانین لەگەڵ پێکهاتەکانی کە حکوومەتی خۆزیەتی دروستکەین و بەرهەمی ئەو سیاسەتەشمان بینی کە ئێستا ئێمە لە کەرکووکە خاوەنی حکوومەتێکی خۆزیەتین بەرهەمی هەڵبژاردنێ بووە کە ئێستا کورد بەڵێ لەسەری لوتکەی دەسەڵاتی ئەو شارەیە بەڵام حکوومەتەکە سەرجەم چەپکە گوڵەکەی کەرکووکی تەیە سەرجەم پێکهاتەکانی تەیە بۆیە ئەوەی کە لە ڕابردووە کار کرا لەسەری بەوەی کورد ئەو شارە متمانەی هەبێ کە لەوێ دەمینێ و متمانەی لالا دروست بێ کە سەرکردایەتی سیاسی یەکێتی هێڵی سوورە کەرکووک بەجێ نایەلێ بۆ هیچ لایەنێکی سیاسی و لەجێر هیچ بارودۆخەکە و سیاسەتی شەڕکردن لە ڕێگای دیموکراسیەت و بەکارهێنانی دەنجی کورد لە شاری کەرکووک بۆ جێڕانەوەی دەسەڵات هەنگاوێکی سەرکەوتووە و ئەمەش هەموو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کاری لەسەر کردووە و لە کۆتاشدا بینیمان ئێستا لە ڕێی ئیرادەی دەنگدەری کورد و لە ڕێی مانەوەی کورد لەو شارەکە یەکێتی زۆر جەختی لەسەر بابەتە کردەوە بۆیە ئێستا دەبینین پارێزگارێکی کورد لە شاری کەرکووک خزمەت بە سەرجەم پێکهاتەکان دەکا بێجیاوازی بۆیە ئەمانە هەموو بنەما و خاڵی سەرەکین بۆەوەی کە بەڵێ پێشبینی دەکەین ڕێژەیەکی باشی دەنگدانمان هەبێ لەلایەن کوردەوە پێشبینی ئەوەش دەکەین کوردی کەرکووک لەوە تێگەیەوە بڵێ جەنجی کەرکووک بە ئیرادەی دەنگدان دەکرێت و بە ئیرادەی دەنگدەری کوردش دەکرێت بەڵام زۆر باسی 16 ئۆکتۆبەر و لاوازی کورد و ئەم بابەتانەوە کرد لە کەرکووکە باشە ئەگەر کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بەهێز بێ وەکو ئێستا کە ئیدارەکەی بەدەستوێ هەر بەم شێوەیە بەردەوامە بێت لە خزمەتکردن بەبێ جیاوازی لەبەری خۆمان نەزانین لە کەرکووکە فرایینی و فرەنەتەوەی بوونی هەیە و تەنها تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کە توانیوێتی ئەم بارودۆخە ڕابگرێت خزمەتی هەموو لایەنەکان بکە بەبێ جیاوازی هەموو گەڕەک و کۆڵان و ناوچەیەک پرۆژەی خزمەت گوزاری بۆ بچێ ئەمە یەکێتی توانێت بەم شێوە بەردەوام بێت ئەزانی چۆن لە ڕابردوودا یەکێتی لەسەر دوو ئاسکاری کرد ئاستی یەکەمیان ئەوەی کەوا جێڕانەوەی متمانە بۆ تاچی کورد لە شاری کەرکووکە و ئەوەی کەوا تاچی کورد لە شاری کەرکووکە لەوە تێبگا کە بەڵێ لایەنێکی سیاسی هەیە خەمخۆرێتی کاتێک کە کێشەیەکی هەبوو لە شاری کەرکووک نەک بۆ هەڵبژاردن لە ماوەی ڕابردووش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەموو کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو شاری کەرکووکە لە هەموو کاتێکە بەتەنگ و بەهانای خەڵکی کەرکووک کۆچۆ بۆ چارەسەرکردنی کێشەکانی و کاتێکش کە سەرکەوتوو بوو متمانەی دەنجی کەرکووکەکانی بەدەستهێنا ئیدارەیەکی دروست کردو ئێستا بۆ سەرجەم پێکهاتەکانی شاری کەرکووک بە عەرەب و تورکمان و مەسیحیەکان شو ئەوەی سەلماندووە کاتێک کە بەرنامەی یەکێتی جێخۆی دەگرێت لای کوردی کەرکووک و کوردی کەرکووک یەکێتی دەکا بەهێزی یەکەم و لە ڕێی دەنجی کوردی کەرکووکە و لە ڕێی متمانەی کورچەکانەوە لە سوارچێوەی ڕێکەوتنی سەرجەم پێکهاتەکان ئیدارەیەکی دروست کردووە ئێستا ئەو ئیدارەی تەنها کوردی شارەکەنی ئیدارەی سەرجەم پێکهاتەکانە کەواتە یەکێتی توانی متمانە بۆ کوردی کەرکووک بگەڕێنێتەوە کە بەڵێ مانەوە لەو شارە زەرورە کوردستانی بوونی ئەو شارە دەتوانین بە مانەوەمان بە شەڕی دیموکراتی بسەلمێنین و سەلمانشی بۆ پێکهاتەکانش کە بەڵێ ئێمە لە ڕێگای سیاستکردنی ئەوەی کە ئەم شارە شاری هەمووانە بەنازنەکان و لایەنەکانی تر دەتوانین بگەین بە دروستکردنی حکوومەتیە کە هەموو پێکهاتەکان خزمەت بکات
گەشتن بۆ نەتیجەی کە لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە ئیداری ئەو شارە بەدەست کە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە خزمەت کراون و یەکێتی بەبێ جیاوازی خزمەتی کردوون لایەنەکانی ترەڵم بە عەرەب و تورکمان و هەموو پێکاتەکانی تر. دیارە دیسان یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ئاستەیە لەسەر 2 تەوەر ئیشی کرد وەکو حزب و وەکو پشتی لە ئیدارەکە وەکو حزب قەناعەتتان بێ کاتێکە یەکێتی نیشتیمانی دەستی یارمەتی بۆ هاوڵاتیان درێژ کردو و چارەسەری کێشەکانیانی کردووە هاوڵاتی عەرەب هەبوو و هاوڵاتی تورکمان و هاوڵاتی مەسیحیش هەب کەم دەرامەتە بوونە کاتێککە یەکێتی وەکو حزب یەکەی نیشتەجێبوونی دابین کردووە بۆ لێ قەوماوان بۆ ئەو کەسانەی کە کەم دەرامەتن لەلایەن کەسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک بەڕێز کاک ئاسۆ جیاوازی نەئەکرا لە بەینی پێکاتەکان یەکەی نیشتەجێبوون درراوە بە عەرەب لە شارەکە کە کەم دەرامەت بۆ یەکەی نیشتەجێبوون درراوە بە مەسیحی و بە تورکمانش درراوە بەکەم ئەوانەی کەم دەرامەتن ئەمە کاتێک کە حزب توانیوێتی ئەمە بکە بێ جیاوازی لە بەینی پێکاتەکان لە ڕووی ئیداریشەوە ئێستا حکومەتی خۆجێتی شاری کەرکووک و بەڕێز پارێزگارەکەی کاگڕێبوار دەسی ئاوەدانی تەنها لە ناوچە کوردیەکانی دەسی ئاوەدانی لە شاری کەرکووکە لە سەرجەم ناوچەکانێتی ناوچە عەرەبیەکان ناوچە تورکمانی نشینەکان هەم ناوچە کوردیەکان ئەگەر ئێستا گوزەرێک بە ناو شاری کەرکووکە بکەی دەبینی دەستی ئاوەدانی و پرۆژەی فراوانکردن و جوانکردن و خزمەتکردن و بنیاتنانەوەی ژێرخانی شارەکە لە هەموو ناوچەکە بە یەک ئاراستە دەڕاکەوەتە ئەمە سلماندی هەم لە ڕووی حزبیەوە خزمەتی سەرجەم پێکاتەکان بە یەک چاو دەکرێت و هەم لە ڕووی ئیداریشەوە خزمەتی هەموو پێکاتەکان بە یەک چاو دەکرێت. زۆر سپاس بۆ محەممەد نسرەدین کادری پێشکەوتوی یەکێتی کامبانیا ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان نابیت.